وی توێژینەوەکان کاک دانیال لەسەر ڤیب کەمترە لە چاوجگەریا لەبەرەوە توێژینەوەی دوو شخانەکانی نەهاتەوە، بەڵام توێژینەوە کورتەکانی لە جگەرە گەر خراپتر نەبێ باشتر نییە لەبەر تازەیە جارەکە بڵێ یانی توێژینەوەی ئەوێچکاو توێژینوانە جارێوات تۆ 20 ساڵ متمانێکی جگەرە کێشن جا تووشی شەرپەنجابێ ڤێ بیشتەقیم لە ساڵی 2006وانەوە هاتووە جا ئەوان یەکەم جار کە دروست کرا توتنیتیانە ڤیب شلەیەکە لەگەڵ مەوادە حافزەکانەتیایەتی ئەگەر مەکرێوتەوەکو هەڵمێک هەڵ ئەمژیت و ئەیتەوە وەکو توتن بەڵام نیکۆتینەکەی تایە نیکۆتینەکەس ئالوودەبوونەکەی تایە وەختی خۆی کەمیان دروست کردویان دانا بەحسا بۆ جگەرەی بەدیلێت بڵێ بۆی مادەی تارەکی تیانە بڵێن قەترانەکە کە تووشی شەرپەنجە دەکا بەڵام کە بینیان لە عالەمە دەنگدانەوەیکی تری هەبوو گەنج سەری تێ کرد ئەوەی جگەرە کێش نەبوو خۆیە وەک لەوەی کە جگەرە کێشە لەبەرەوە گەنجێکی زۆر ئالوودەی بوو بەڕاستیەویش هاوشێوەی جگەرە هیچ ئەگەر لەو زیاتر خراپ نەبێ باشیتیان نییە نێرگەلەش هەر عینەش دەکاتەوە نێرگەلەش کاچە نێرگەلە خراپتریشە بۆ چکە لەناو ئاوەیە ئەڕوات بڵێ لەناو ئاوەیە ئەڕوات لەگەڵی شیا غەڵوزەکەی یەکەم ئۆکسیدی کاربۆن دروستەکە یعنی تۆ جانێرگەلەش عادەتێکی وەکو جگەرە نیە تۆ جگەرە دانەیەک داگستێنی دقەیەکە پێچێ نێرگەلە سێشنێکی کە پێڵێن ئەگەر لە نیم سەعات بۆ سەعاتێک ببێ مەقابلی 100 جگەرەیە ینی 5 پاکەت ئەوە نەبووە تۆ زیاتر ئینەکەن جانێرگەلە نەخۆشی بڵاوکاتە بۆ لەبەری چەنگەنجێک بەیە کە وەندەمەکان ناگۆڕن ئەمە یا بۆ ئەوە یا بۆ لە دەمی ئەوە بزانە چەنا ڤایرۆسەکان کە لەبین یەکە هەیەە کە نازان پێی